کاک شاڵاو چۆنی؟ چاشی بژیت سپاس دەکەم. باشی برا وەزت کووە؟ الحەمدوللا هەر بژیت. لە سویدی یان لە کوردستانی؟ من لە کوردستانم. بوارتی هەندە قسە و باز بکەی؟ کێی جەنابن؟ وەڵڵی من ناوم قادرە، ڕۆژنامەنووس چالاکوانم. بەڵێ. بوار هێندە پرسیارە لێ بکەین کە لە مێشکمان گەڵاڵە بووە و بە خوێنەران و گوێگران برێن؟ نەوەڵڵا ئێستا نە. ئەی کەی با بۆ لەسە وەختێک ڕێک بکەی ئەتوانی لە هەفتەی داهاتوو قسەیە بکەینەوە بەسەر چاو. ئەزام بەس کاک شاڵاو با لە وەختەکە ڕێک بکەین. ئەمە زۆر لەو دیداران من دیکە ناتوانم ئێستا هیچ وعدێکت دەمێ، ئێستا ناتوانم. قەی ناکە ناخۆ بەڕاستی تەلەفۆنەکان باشە سێ شەوی تر چار شەوی تر لەگە کاتێک دەستنیشان بکە، چکۆ من زۆرم دیتە دوای زەبەت کات ناتوانم تاخیرکەم دەستنیشانکەم. ئیشەڵڵا هەفتەی داهاتوو قساکەین. کاک شاڵاو زانین چییە؟ من ئەو دەنگە تەزیلە ئەزانم یەک قەوس ئەتوو ناتەوێت دیدار بکەی کە جێ لە ناوی داهاتوو بە قوربان هەفتەی داهاتوو ئەتوانین قسە بکەین. چ ڕۆژێک ئێبراکەم خۆڕێک ڕێی زۆرا بێ چاوی من یەک ڕێی زۆرا بێت جەدوەلی هەیە. ئەی هاوار خۆ تو کابراایە شاعریش بی هەر جەدوەل هەیە. تۆ باوکی باوکەکەم جەنابەت ناوچی بوو؟ ناوم قادر نادرا. کاک قادر جەنابەت بە دەریاڵێ ئیشت بە منە بەسەرسەر و بەسەر چاو هەفتەی داهاتوو لە دوای یەکشەممەەوە ئیتە تەلەفۆن بکە بەسەر چاو قسەی لێ. هەفتەی داهاتوو یعنی یەک هەفتەی تر هەفتەی کە دێتەوە ئەم هەفتەی کە دێ ئەمڕۆ چەند شەمەیە؟ ئەمڕۆ یەکشەمە هەفتەی داهاتوو بختانە آخر هەفتەی داهاتووە وەکو سویدیەک دەکا سبەینێ وەکو کوردستانیش دەکا هەفتەشکە. تۆ بۆ خۆت باز دەزانی نێستەرێکە ببوورە من لە ئەوروپانی من لە کوردستان ئەیقەی ناکە تو بەس کاچی من دەزانین چ کاک شاڵاو من زۆرم دیتە دوای ئەو ناجیژێن چاوەکەم. یعنی ئەمە گرنگە تو کۆمەڵێک پرسیار ئاڕاستی تو کرایە ئەو پرسیارانە زۆر هەست بریندارکەرە یان شتێکی گەورەیە بەنمونە یعنی معقولە بمبورە من بە قوربان یعنی من پێت ئەڵێم ئێستا لە جێگایەکەم بەسەر ئەو چاوی منیش پێ دەڵێم بە تەلەفۆنەکان ماسمەوە خەڵک کە جوابم نەداوەتەوە مسکۆریانم هەبووە یەکێک لەوانەش تۆ بووی. باشە من بەوانەیە چوومەتەوە جەنابەت پێویستت بە منە قسەم لەگەڵا بکەی بەسەرسەر و بەسەر چاو. ئەمڕۆ یەکشەممەی داهاتوو بەختانە تەلەفۆنم بۆ بکەوە بەسەر چاو قسە. باشە و دەنگەکەت ئەوەیە من یەکشەممە لە وەختە سەر چاو.